گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم هەڕەشەکانی ئیسرائیل تا چەند جدین و هێرش دەکاتە سەر عێراق. دکتۆر ئەحمەد شەریفی شرۆڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لە بەغداوە میوانمانە. دکتۆرم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. بەپێی یاسای نێودەوڵەتی عێراق بەرپرسە لەوەی کە ڕێگە نەدات خاکەکەی وەک بنکەیەک بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دیکە بەکاربهێنرێت. ئەمە ڕەوایەتی دەدات بە هێرشی ئیسرائیل بۆ سەر عێراق بەتایبەت لە دوای هێرشەکانی بەری مەقاومە کە بەردەوامە بۆ سەرە وڵاتە؟ خی بەخشندە بێرەبان، هیچ گومانێک لەوەدا نیە کە بە ئامانزگرتنی ئیسرائیل لەلایەن گروپە چەکدارەکانەوە بەو ئاراستەیە کە گرژەکان زیاتر ببن، ڕەنگە ئیسرائیل پەنا بۆ نەتەوە یەکگرتوەکان بباتووە، نەتەوە یەکگرتوەکان دەسەڵات بە ئیسرائیل بدات کە وەڵامیان بداتەوە. ئەمە هەڕەشەیە بۆ سەر بڕیاری شەڕ و ئاشتی لە عێراقدا. بۆیە ئەمە حکوومەتی عێراقی زیاتر خستووەتە شەرمەوە. بەڕاستی ئێمە لە بارودۆخێکی خراپداین، دەکرێت بڵێ لە چەند کاتژمێریە خودڕۆژانی داهاتوو ئیسرائیل هێرش دەکاتە سەر گروپە چەکدارەکان. ئەمەش ئەوەندەی دیکە قەیرانی وڵات قوڵتر دەکاتەوە. یانیەوە پێچان لە چەند ڕۆژی داهاتوودا ئیسرائیل هێرش دەکاتە سەر گروپە چەکدارەکان لە عێراق؟ بەڵێ هەموو پێدراوەکان ئەومان پێ دەڵێن کە کاتێک سەیری بارودۆخی هەنووکەی ناوچەکە دەکەی ئەومان پێ دەڵێن ئیسرائیل کردەی سەربازی ئەنجام دەدات. پێدراوانەی کە پێشکەش بە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان کراوە و ئەو دەست پێشخەریەش کە ئیسرائیل کردوێتی بۆ ئەوەی گفتوگۆ لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بکات وەکو هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکا بۆ ئەوەی ڕێگری لە هێرشی گروپە چەکدارەکان بکات، دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی شکستی هێنا پەنایان بۆ ئەمریکا بردووە. ئەمریکا لیژنەیەکی باڵای پێکهێناوە، ئەو لیژنەیە باڵایە کە لە نێویاندا ئالینا ڕۆمانۆسکی باڵیۆزی ئەمریکا لە عێراق بەشدارە گفتوگۆ دەکەن و هیواخوازن گروپە چەکدارەکان هێرشەکانیان بۆستێن، بەڵام ئەگەر هێرشەکان بەردەوام بن ئیسرائیل وەڵامی هێرشەکانیان دەداتەوە و هێرش دەکاتە سەر عێراق و گروپە چەکدارەکان. دکتۆر هەر دوێنێ سەرۆکوەزیرانی عێراق و کات فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقا داوای لە ئەمریکا کردو کە بە پێی و ڕێکەوتنە ئەمنی لە نێوانیاندا هەیە ڕێگە نەدات ئیسرائیل هێرش بکاتە سەر عێراق. پێتان وایە هەڵوێستی ئەمریکا لەم نێوەندەدا چی دەبێت؟ ڕاستیەکەی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ خۆشی لە قەیراندا لەبەرەوەی ئەمریکا ڕێکەوتنێکی لەگەڵ عێراقی پێدەوتر ڕێکەوتنی ئەمنیە خۆ ڕێکەوتنی چوارچێوەی استراتیژی. ئەمریکا ناچارە بەرگری لە عێراق و دامەزراوە فەرمیەکانی بکات. گروپە چەکدارەکان ئەم ناوەیان نییە، لەبەرەوەی ئەوان دامەزراوەیەکی فەرمینین و سەر بە دەوڵەتی عێراقی نین، بەڵام کردە و چالاکیەکانیان لە ژێر سایە عێراقدا ئەنجام دەدەن. بابەتەکە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی عێراقیە کەواتە شەرمەکە تەنیا بۆ عێراق نییە بەڵکو ئەمریکاش کەوتۆتە بارودۆخێکی ناخۆشەوە. بۆیە ئەمریکا دەست پێشخەری کردو بە شاندێکی باڵا کە باڵیۆزی ئەمریکا لە عێراق لەگەڵیاندا بۆی کە داوایان لە سوودانی کردووە هەموو کارتەکانی فشار بەکاربێنێ لە نێویشیاندا بەکارهێنانی سامانە نیشتیمانیەکان بۆ گروپە چەکدارەکان بوەستێنن. ڕۆمانۆسکی گوتوێتی ئەگەر هێرش بکرێتە سەر گروپە چەکدارەکان ئێمە ناتوانین ئیسرائیل بوەستێنین، وەڵامیش ناتوانین وەڵامیشیان بدەینەوە. کەواتە هەڕەشەیەکی زۆر گەورە هەیە، هەڕەشەیە بۆ سەر سەروەری عێراق و سەلامەتی پرۆسەی سیاسی بە تایبەتیش کە هەڵوێستی حکوومەتی عێراقی هەڵوێستێکی ناخۆشەوە نازانێت چی بکات. کەواتە ڕێکەوتنی ئەمنی نێوان ئەمریکا و عێراق بۆ پاراستنی عێراقە لە ئەو وڵاتانی کە ئەمریکا خۆی دەیەوێت، ئەگەرنا کاتێک کە ئیسرائیل بێوێ هێرش بکە گڵۆپی سەوزی بۆ دادەگیرسێنێت. ڕاستیەکەی بەو واتانەیە کە گلۆپی سەوز هەڵبکات، بەڵام ناتوانێت ڕێگری لە ئیسرائیل بکات. جیاوازی شێ لە نێوان ئەو دووشتە، لەبەرەوەی ئەو ناوەی کە بە ئامانزگیرا و هەڵی گرتووە نەدامەزراوەیە نەسەر بە حکوومەتی عێراقی شەکەواتە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێت ئێمە بە گوێرەی یاسای نێودەوڵەتی پابەندی بە بەرگریکردن لە دەوڵەت و لە دامەزراوەکان، بەڵام گروپە چەکدارەکان هیچ کام لەو پێناسەیە نایانگرێتەوە، هەردوو بەشەی پێناسەکە. کەواتە
ئەو کاتە ئەمریکاش پاساوی خۆی هەیە بەوەی کە ئەمە بەرگریکردن نییە لە عراق کاتێک باسی سامانە نیشتیمانیەکان دەکەین ئایا عراق توانای ئەوەی هەیە ئەو توانە تکنیکە بەرزی هەیە کە وەڵامی ئیسرائیل بداتەوە گروپە چەکدارەکان لە بنەڕەتەوە هیچ توانایەکیان نی ئەوان ناتوان خۆیان پارێزن لە بەرامبەر ئیسرائیلدا سزای بگاتە ئەوەی شەڕێکی گەورە لە بەرامبەر ئیسرائیل ڕابگەین کەواتە بۆچی نیشتیمان دەخەنە مەترسیەوە عراق دەبنە نێو هاوکێشەی شەڕەوە کە هیچ کێ عراق دەباتەنەوە هاوکێشەی شەڕەوە زۆر ڕوونە کە گروپە چەکدارەکان خۆیان یەکلایی کردوێتەوە مەرجعەتی باڵا دەسوەردانی کرد ئەوان وەڵامی مەرجعەتی باڵیان نەداوە و ئامادە نەبوون چەک بدەن بە دەوڵەت و گوێڕایەلی مەرجعەت نەبوون حکوومەت داوای کردووە کردە سەربازیەکان بوەستێنن بەڵام هیچ سوودی نییە سەبری حکوومەتیش بەڕاستی سوودی نییە عراق لە بارودۆخێکی ناخۆشدایە ڕاوێژکاری ئاسایش نیشتیمانی چۆتە ئێران داوایان لە ئێران کردووە گروپە چەکدارەکان بوەستێنن ئێران گوتیەتی یاخود پاساوی ئەوەی هێناتەوە کە بژاردەکەی داوە بەدەست گروپە چەکدارەکان بەڕاستی ئەم پاساوەشی لۆژیکی تێدا نییە بەڵام ئێران بابەتەکەی لە کۆڵ خۆی کردوتەوە و وانیشانی دەدات کە ئێستا گروپە چەکدارەکان لە ژێر سای ئەودانین کە لە نێو عراقدان ئێستا ئێمە کەوتونێتە نێوان ململانەی ئیسرائیل و گروپە چەکدارەکان و توانان نیشتیمانیەکانیش لەوە بەدەرن کە بتوانن ڕێگری بکەن سزای ئەوەی عراق بکەوێتەوە دکتۆر ئەم ئێوارەیە گوتەبێژی حکوومەتی عراق دەڵێت هەوڵەکانی سەرۆکوەزیران لە چەند مانگی ڕابردووە سەرکەوتوو بوون بۆەوەی کە ئیسرائیل هێرش نەکا پێتان وایە ئەم جارە هەوڵەکانی سەرۆکوەزیرانی عراق ناتوانن عێراق لە هێرشی ئیسرائیل ڕزگار بکەن بەڵێ بەمە زندەی من وەڵام نەدانەوەکە زۆر ڕوون و ئاشکرایە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا یەکێک لە نوێنەرانی گروپە چەکدارەکان لەوێ ئامادە بوو من ڕوبەڕوو پێم گوت ئایا ئێوە پابەندە بن بەوەی کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان گوتوێتی بەوەی کە ئیسرائیل بەماز نەکەن گوتی نەخێر ئێمە پابەندین گوتم ئەی بە قسەی مەرجعەت گوتی نەخێر ئێمە ئەوەی مەرجعەت گوتوێتی تەنیا ڕێنماییە و مەرزێمە پێ و پابند بین کەواتەوە نە بە قسەی حکوومەت نە بە قسەی مەرجعەتی باڵا دەکەن مانای ئەوەش ئەمەیە هێرشەکان بەردەوام دەبن ئەگەر هێرشەکانیش بەردەوام بن وەڵامی ئیسرائیل لە ڕێگایە و هەموو شتێکیش ئەومان پێدەوێت لە چەند ڕۆژی داهاتووە زۆر سپاس دکتۆر ئەحمەد شەریفی شرۆڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لە بەغدا میوانی کوردستان 24 بووی